هەرێمی کوردستان چ ڕێوشوێنێک بگرێتە بەر بۆ ئەوەی بارودۆخی کەرکووک و خورمات و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئاسایی ببنەوە. بەڕاستی پێویستە سەرەتا ئێمە دەستناودەستیەک بین هەموو گەلی کورد بەگشتی کوردستانیانی بۆ ئەوەی شوێنەکان گەڕێنەوە بۆ شوێنی خۆیان. بەڕاستی پێویستە کۆبوونەوەیەکی گرنگ دەربارەی ئەم شتانە بکرێت و ئاشتی خوازیانە لەگەڵ حکوومەتی هەرا قسە بکرێت و تا شوێنەکان بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان. هەرێمی کوردستان سەرەتا پێویستە ئەسڵەن باوەڕ بە هیچ لایەنێک نەکات لە لایەنی عەرەب بە هیچ شێوەیەک. بەهێز دەتوانین ئەو شوێنانە بگەڕێنەوە، چونکە کاتێک ئەمە بەرگریمان دەکرد کەس گوێ لێ نەگرتین، کەس باخی نەدا بە ئێمە کەوا هجوومیان کردە سێ ئێمە، بۆ ئێمەش هەردەبێ بەهێز بیانگەڕێنەوە. هێزەکە نیشتیمانی باواز لەوە بینین، هێزێک نەخراوە، هێزێک دەخرێ، هێزێک نازانم چی لێ دێ، هەموو لایەک هێزی هەیە. وەکو وایە لە ماڵێکدا بێکەوە هەر کەسەوە بە هێزی خۆی خەریکی ماڵەکە بێ، ماڵەکە دووبارە دروست بکاتەوە. واز لەوە بینین هێزەکانێک بخین هەر کەسە لە لای خۆی بەبێ خیانەت بەبێ هیچ شتێک بەهێز دەتوانین ناو کەرکووک و دووس خورمات و پاک بکەینەوە. بۆ ڕەوشەی تۆز خورماتۆ و کەرکووک پێشی 16 ئۆکتۆبەر دبن سەیطرە هەرێم دەبوو، هەری ئەمان هەبوو، هەری شۆل هەبوو، هەری هەموو تشت ئاسایە بوو. ئێستا پاشی 16 ئۆکتۆبەر شتی ئەو ناو دەستی حەجی شعبی و حکوومەتە بەغداد کەت سەر ئەوە هەموو ڕەوشاوی تەرچوو، هەموو تەقینە، هەموو وێرانکردنە، هەموو کوشتنە، هەموو ڕەباندنە. یعنی ئەم دخوازن دیسا ڕەوشە تۆز خورمات و کەرکووک بەگەر بن سەیطرە هەرێم و دیسا حکوومەتە ئەقلیمی کوردستان دەستی خۆدین سەر ئامان خۆشبوون بەگەر سەروان. هیوادارم کورد یەکدەنگ بێ، یەکهێز بێ، یەکڕەنگ بێ، وجودی خۆی بسەلمێنێ بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ لە کەرکووک و خورماتۆ.